بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە و ڕاستەوخۆ هەموو پێنجشەمانێک کات ژمێر چواری ئێوارە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی نوێ بەرنامەی دوانگەی خەڵک بەڕێزان تەوەری بەرنامەی ئەم جارمان دەپرسین ئایا هەرێم یاخود ناوەند کەمتەرخەمە لە باشترکردنی بار و گوزەرانی ژیانی هاوڵاتیان. باشترکردنی باری ژیان و گوزەرانی هاوڵاتیان لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیدا ئەوەندەی تر هاوڵاتیانی نیگەران کردولەوەی کە نازانن حکوومەتی هەرێم یاخود حکوومەتی ناوەند دەبێت چارەسەری گرفتی ئەوان بکات کام لەم دوو حکوومەتدا دەبێت بەرپرسیارەتی باشترکردنی ژیانی ئەوان بگرنە ئەستۆی خۆیان هاوڵاتیان ژیانێکیان نەوێت لە ژێری ئاسایی دادپەروەریدا بیگوزێنن. بەڕێزان تەوەری بەرنامەی ئەم جارمان و کووتمان لەسەر ئەوەیە کە ئایا هەرێم یان ناوەند کەمتەرخەمە لە دابەشکردنی یاخود لە باشترکردنی بار و گوزەرانی ژیانی هاوڵاتیان. لە وەڵامی ئەم پرسیارماندا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاماج محەممەد دەڵێت حکوومەتی کوردی بوونی نەماوە فەشەلی هێناوە حکوومەتی عێراق ئەگەر ئەم دوو موچاوانە نەمێنێت ڕاستەوخۆ موچە ئەنێرێت با خەڵکی ئەم دوو موچاوانە لابەرێت. پێی وایە کە حکوومەتی هەرێم بوونی نییە و فەشەلی هێناوە حکوومەتی عێراقیش ئەگەر ئەم دەموچاوانە بگۆڕدێت ئەوە موچە دەنێرێت. ئەحمەد ڕامیار دەڵێ بەدڵنیاییەوە حکوومەتی ناوەندی بەپرسە بە حکومی ئەوەی کە مەرکەزیە هێزی هەیە ئەگەر نیشتیمانی کوردی بە هاوڵاتی عێراقی بزانێت. دەڵێت حکوومەتی عێراقی بەدڵنیاییەوە بەرپرسە چونکە مەرکەزە هەروەها ئەگەر هاونیشتمانانی کورد بەهی خۆی بزانێت دەبێت ئەو دۆخەکە لە ئەستۆی خۆی بگرێت و بە پرسیارەتی چارەسەرکردنی ئەم هەموو کێش و گرفتانی کە هاوڵاتیان هەیەە کە کاریگەری ڕاستەوخۆ گەوری کردووە سەر ژیان و گوزەرانیان. یەکێک لەوانە نەبوونی کارەبایە لە ئێستادا نەبوونی موچەیە کە سەرچاوی قەیرانەکانی دیکەیە نەبوونی دادپەروەریە نەبوونی سوتەمەنیە هەروەها نەبوونی بێگومان نەبوونی موچە خوڵقینەری چەندین قەیرانی دیکە ینی چەندین قەیرانی دیکە بە دوای خۆ دایانێت. ئەگەر موچە نەبێت ئەوە هاوڵاتیان ناتوانن سوتەمەنی پێویست دابینکەن بۆ خۆیان چونکە حکوومەت ناتوانێت ئێستا بۆیان دابین بکات هەروەها ناتوانن پێداویستەکانی ڕۆژانەی خۆیان پڕ بکەنەوە هەروەها توانای کڕینی ئەو شتو مەکانیانیە کە بۆ ژیان بۆ ئیدامەدان بە ژیانی خۆیان پێویستە. هەروەها هاوڵاتیانن ناڕازین نیگەران نازان لە ئێستادا چی دەکەن و چی دەبێت کە لە نێوان ینی ناوی هاوڵاتیان لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیدا بۆتە مزایدە بە ناوی هاوڵاتیانەوە کرێت نازان کێ چارەسەری گرفتەکانی ئەوان دەکات و کێ دەبێت بیکات و کێ دەبێت چارەسەری ئەمان بگرێتە ئەستۆی خۆی و چارەسەری بکات. بۆیە تەوەری ئەم جارەمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پیجی پێم تیڤ وەکو هەموو جارەکانی تردانراوە ئێوەش دەتوانن سەرنج و بەچوونی تێبینیەکانی خۆتان بنووسن. وریا حەمەد دەڵێت ئەگەر خەمخۆر بوونایە بەم ڕۆژانە دەگەشتین بەڵام هەر کەسە و بۆ خۆی پڕ کردووە. وریا حەمەوار دەڵێت هەردی بورهان دەڵێت شتێک نەماوە بە ناوی حکوومەت چونکە مفلیسە لە دارایی و ئیفلاس لە سیاست بەس خەبیرن لە دزی و ناعەدالەتی. پێی وایە کە شت نەماوە بە ناوی حکوومەتەوە شیکە. ڕەحمان دەڵێت بەڵێ هەردووکیان بەرپرسن زۆریش ئەم هاوڵاتی پێی وایە کە هەردوو حکوومەتی ناوەندی و حکوومەتی کوردی بەرپرسن لە خراپترکردنی بار و گوزەرانی هاوڵاتیان. وەکو دەبینین ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوازێک لە شێوازەکان داهاتی ناوخۆی کەمی کردووە لە بەرەوەی خاڵە سنووریەکان ئێستا هەندێکیان داخراوە هەندێکیان با بڵێن لە دەست حکوومەتی عێراقیدا وەروە فڕۆکەخانەکان داخراوە بۆیە بەم شێوازەش داهاتی ناوخۆی کەمی کردووە. دەوترێت حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت موچەی پێویست شایستە دارایەکانی هاوڵاتیان دابین بکات بۆیە دەبێت حکوومەتی عێراقی دابینی بکات. حکوومەتی عێراقیش زۆر جار باسی لەوە کردووە کە بەڵێ دابینی دەکەن و بودجەی تایبەتیان بۆ داناوە ئەو بودجەیەش پرسیارێکی زۆری لەسەرە لەلایەن پەرلەمانتاران و هەروەها ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسیەوە کە ئەو بودجەیە بەشی پێداویستی هەرێمی کوردستان پڕ ناکاتەوە و بەشی چارەسەرکردنی گرفتەکانی هەرێمی کوردستان ناکات. بۆیە گرنگ لێرەدا هاوڵاتیانە ئایا هاوڵاتیان پێیان وایە هەرێم یاخود ناوەند کامیان بەرپرسن لە باشترکردنی دۆخ و ژیان و گوزەرانی ئەوان پێیان وایە کە حکوومەتی هەرێم یاخود حکوومەتی ناوەند کامیان بپرسن لەوەی کە هاوڵاتیان ژیانیان باشتر بکرێت و چارەسەرێک بۆ گرفتەکانی ئەوان بدۆزرێتەوە. علی ئەحمەد لەم بارەیەوە دەڵێت حکوومەتی هەرێم کەمتەرخەمە و حکوومەتی عێراقیش دەمان چەوسێنێتەوە. پێی وایە کە هەردوو حکوومەت کەمتەرخەمن. باوکی ڕۆمانمان لەگەڵ لە بازیانەوە فەرموو باوکی ڕۆمان. باوکی ڕۆمان سڵاوی لێ بێکاز محەممەد زۆر سپاس باوکی ڕۆمان دەپۆشی تەوارەکە لێکم سەرکەوتوو من زۆر سپاس دەکەم باوکی ڕۆمان. بەڕێزەکەم بە بۆچووی من حکوومەت تازە لەوە دەرچووە خزمەتە خەڵک بتوانێت بارەزوەسی خەڵک چاکە. بەڵێ
تازە کەمتەرخەند و زۆرتەرخەند شتەگەر دەست حکومەتی هەرێمانە ماوەبرای بەڕێزم ئێمە کاتێکە ماتوانی ئەو کارەکەی حکومەتی هەرێم کاتێک توانای هەبوو کە بورجێ لە سەدا هەفتەی بەتاوازی بۆ هەرێمە هات. بەڵێ ینی پێت وایە بەڕای جەناب دڵبەچوونی جەنابەت حکومەتی عێراقی یاخود حکومەتی ناوەند بەپرسە لەم دۆخە دەیان بڕوودیانێکی لە حکومەتی هەرێم کردووە شەش مەرجیدانە بۆ حکومەتی هەرێم و مەرجانە تێمادە زۆر خۆستە لەسەر هەرێمی کوردستانەکە جێبەجێ بکات. یا لەبەرەوە حکومەتی توانایەکی نەماوە من زۆر یعنی بەڕاشکاوانە پێم خۆشەوە بڵێم حکومەتی هەرێم لەوەی دروست بۆ شتەکانی بانایاسایی کردووە. موچەی کرد بە ڕۆژە موچە یاسای پەرلەمانی بۆ دەرنەکرد برای بەڕێزەکەم. بەڵێ. موچەی خەڵکی وا بەدرا موچەی پێشمەرگە شکەم کاتەوە پێشمەرگەی داماوە خۆی حاڵی گەلێ خۆشەوە تا دەستێکا ڕۆژای پێشمەرگەی خۆی شەید کرد بە دەستی خۆی ئەما کە نەهامەتی و فەقیری نەبێت چۆن دەست ئینسان خۆی لەناوە بە. بەڵێ. ئەمانە کۆمەڵێشتن لەمانە هەموو شەرمەزارێک بۆ حکومەتی هەرێم زۆر بەداخەوە برای بەڕێز. بەڵێ سپاس بۆ باوکی ڕۆمان سپاس بۆ پەیوەندیەکەت ببوورە من هەرۆنم دەفەتە بۆ هاوڕێیانی تێ لەسەر خەتن کاک محەممەدمان لەگەڵ لاولێرەوە فەرموو کاک محەممەد. کاکە دەستخۆشیە بەرنامەت لێ دەکەم. زۆر سپاس دەکەم کاک محەممەد. هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم. زۆر سپاس. وەڵای پێم سەرە نووسیتانە حکومەتی هەرێم ئەمە کۆ حکومەتمانەیە بەڕێزم. بۆچی پێ دوایە حکومەتمانیە کاک محەممەد؟ ئێوە خێر حکومەتە حکومەت ئاهی پێدابین نەکرێ کارەبای پێدابین نەکرێ مەعاشی بە 3 مانگ جارێک پێ نەدرێ ئەوە حکومەتە؟ حکومەت دەبێ یاسا سەروەر بێ دەبێ ئاو کارەباتە بێ دەبێت خۆشگوزەرانی هەبێ. زۆر باشە باشترکردنی ئەمانە کاک محەممەد بۆکان کۆ دەبنەوە دەرگەی ساران بۆ دەکەنەوە بۆ خۆشیان پێیان سەیر ئەگەر وەڵات ناوە بەڕێوە دەستێت. زۆر باشە کاک محەممەد باشترکردنی بار و گوزەرانی ئێوە لە ئەستۆی کێدایە کێ دەبێت چارەسەری بکات؟ وەڵات دەبێت لە باشکردنی ئەو بارودۆخە لە ئەستۆی هەوڵاتیدا. بەڵێ. هەوڵاتی بەرپرسە بەڕاستی مامۆستای ئاینیش بەرپرسە. بەڵێ. چکە مامۆستانی ئاینی دەبێت بێن لە سەرخەت چیکە ئەو زوڵمە قبوڵ نەکەن بەڕاستی. کاک محەممەد لە مامۆستانی ئاینی دەکەم لە وتاری سنگی هەنیاندا هێرش بکەن لەسەر حکومەتی هەرێم شکاتی خەڵک برسیە خەڵکی نییە ئاو نییە کارەبا نییە. کاک محەممەد پێت وایە ئێستا حکومەتی عێراقی دەتوانێت چارەسەری گرفتەکانی ئێوەی هاوڵاتی بکات؟ بەڕێزم حکومەتی عێراقی ئەگەر لە سەدا 50 زەمان بۆ بێرێ هەر دیار نابێت. بەڵێ. چکاتی دەستێکی دەستێ لە هەرێمی کوردستان بەڕاستی حکومەتێکی حکومەت نییە ئەوانە کۆمەڵە کەسن بە ئارزوی خۆیان پارە دەدەن بە خەڵکی دەنا ئەوە حکومەت نییە. داوا لە مامۆستانی ئاین دەکەم سپێنێ لە وتارێنیاندا چیکە ئەو زڵمە قبوڵ نەکەن با بێنە سەرخەتەوانیش خوا ئاگادارە مامۆستانی ئاینی بەقەدێ سیبان بارزانی تاوانبارن ئەگەر نیێنە سەرخەت. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ تۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت باڵە بەڕێزان ئەمە بەگشتی ڕاوبۆچوونی هاوڵاتیان کە پێیان وایە کاک محەممەد دەڵێت ئەگەر حکومەتی بەغدادیش حکومەتی ناوەندی موچە یاخود بوجە دابین کات و بینێرێت ئەوە لە هەرێمی کوردستان دیار نامێنێت ئەو باسی لەوە کرد کە نامێنێت دەدزرێت یاخود دەخورێت دەستێک هەیە لە حکومەتی هەرێمدا یاخود لە کوردستاندا بۆ نەهێشتنی هەموو ئەو پارە و شایستە دارانەی کە بۆ هاوڵاتیان دابین کرا و دەدرێت و دەبێت بدرێت. عزیز مامن دەڵێت ئەم دەسەڵاتە گەندەڵە دەیەوێت درێژە بە تەمەنی خۆی بدات بەلایەوە گرنگ نییە ژیانی هاوڵاتیان. کاک نورەدینمان لەگەڵ لە قەزای شارە زۆرەوە فەرموو کاک نورەدین. کاک نورەدین لە قەزای شار زۆرەوە کاک نورەدینە کاتت باش. ئەو کاتە جەناب کاکە دەستخۆشی بەرنامەکەش لێەکەم. زۆر سپاس دەکەم. سەرەتا بە ناوی بەڕازی تازۆ ڕاستی جەناب دەکەم ئێوە دووسیتانە ئایا حکوومەتی هەرێم یا حکوومەتی ناوەرکەتە حکوومەت هێرێم چییە؟ حکوومەت هێرێم بەڕێزم بریتە لە چەند حیزبێک لە حیزبەکان جەنابکە سەرەتا ئێوە ئەتوانن ڕەخنە لە خۆتان بگرن اینجا بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان جا برای بەڕێزم من ئەوە نەبە جەنابتانەڵێم میلەت ئێستا لە ئاسێکی زۆر خراپە لە حاڵەتێکی دەرونی زۆر ناخۆشە جا باشتر وایە مزایدەکردن و کۆمەڵە قسەکردن جوان نیە سا لەم کاتەیە ئێوە پێشتر پێشەکی حیزبەکەی خۆتان بگرن حیزبەکەی خۆتان بەدەرکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە لە حکوومەتی هەرێمی کوردستان خۆشیشتان دەکەم و بەڵێ سپاس بۆ کاک لێر سپاس کاک نورەدین سپاس بۆ پەیوەندیەکەت کاک لێرمان لەگەڵە لە کەفرێ و کاک لێرم کاتت باش.
کاک لێرم کاتت باش کاک لێر باشە قوربان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بران ئەحواڵ هەڵبژێن باشی زۆر سپاس داواکەم دیارە بابەتەکەتان لەسەر کەمتەرخەمی حکومەتی ناوەند یا حکومەتی هەرێمە لەسەر بارگوزەران و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لای هەموو کەسێک بوونە مناڵێکی ساوا کە لە پێشکایە ئەزانێ حکومەتی هەرێم ئەم حکومەتەکە هەیە حاڵ حاضر میشتێکی پێ نابێت لەڕێوە ئێمە بمانێ نەمانێ هەدێکی بازرگانی تەنۆکی حکومەت جانەجان لە تەلەڤیزیۆن دەرەچوو ئەوەی حکومەتی بەغاز مفلیسە بەڵام فەرم و سەیری خۆیان کتاکە ئەوە تا ینی مانگە شەمس لە لێوارە دیارە بە ڕۆژی هەموو اعترافاتی جیاگرتەوە موچەی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی پێ ناگرێ باشە من لەپرسم ئایا بەغاز مفلیسەتا وەکو حکومەتی هەرێمی مفلیسە لەگەڵ ئەوەشە لە مانگی ششی 2014ەوە شەڕی داعش تا وەکو ئێستەیشی لەگەڵا بێت حکومەتی عێراقی سەرباری هەموو شەڕ و سۆح سەرباری هەموو ئەو داگیرکارانی کە داعشدا شارە عێراقیەکانە کردی حکومەتی عێراقی موچەی هەموو فەرمانبەرانی ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعشی نار بەڵام بەداخەوە بۆم ئەم حکومەتەکەوە نەک حکومەتداری پێ ناکرێ تەنانەت ینی وای کردووە ینی کارێکی وای کردو هاوڵاتی ئەم هەرێمە لەداخی ئەم حکومەتا خۆی بکوژێتەوە دوێنێک سێ ڕۆژی ڕابردوو کە بیدیمان پێشمەرگێک لە قات ئەم حکومەتا خۆی خینکان کەوا نەپارەی پێ زۆر باش کاک لێر زۆر باشە کاک لێر پێ دوانیە ینی حکومەتی بەغدادیش بەرپرس بێ لەم دۆخە ئێستا برای بەڕێزم حکومەتی بەغاز چی بەرپرسیارێکی کردە سەر کاکی برا ئێمە هەرچی ئەەکەین هەڵەتی دانشین حکومەتی عێراقی بەرپرسیارە زانین کاکە گیان ئەمانە دزن ئەمانە ناهێڵن کاکەمانە گەندەڵن دەستیان گرتە سەر داهات و لە پارە و قوتی ئەم خەڵکە ئەمان لەگەڵ بەغازێک ناکەون کاکە حکومەتی بەغاز ناوێت و قسێکی کوردی ئەڵێ بەشەکەی خۆم بۆ خۆم بەشەکەی تۆشە سپاس بۆ کاک لێر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک لێر هاوژینمان لەگەڵا لە کەلارەوە هاوژینم کاتت باش هاوژینمان لەگەڵام کاتت باش کاتی خۆت بەرزەڕێزم زۆر سپاس دەکەم والله من دەگرێتم لە حکومەتی هێنرێن لە کورد بەعام هەیە لەبەر ئەوەی کە ئێمە هاوارەی تووسین سەرەکەلارین بۆ عەرەبەکان خانیان ئەداوە 150,000 و 100,000 بەس بۆ کوردەکان 250,000 ئەمە ویجدانێکە ینی پێ دوایە خراپبوونی ئەم دۆخە یاخود ناخۆشی باری گوزەرانی هاوڵاتیان لە ئەستوی هاوڵاتیان خۆیاندایە خۆیان سەبەبی ئەم گرفتی کێشانەکە ئێستا هەیە وڵات خۆیان سەبەبن ئەگە خۆیان سەبەبن خۆیان کورد بەدەیەوە خۆیان نایەتە خەڵک دوور بەجێ پیادێتەوە بەڵێ حاوژین خان دەبێت چی بکرێت ینی پێ دوایە دەبێت چی بکرێت بۆ باشکردنی ئەم دۆخە وڵا دەبێت ڕێککەوتن بکەن دەبێت خۆیان لەناو خۆیانەوە براخۆشی بژین ئەودا ئەتوانە کێشەی کەسکەسێ چارەسەرکردنەک بەجێ خۆیان بەڵێ چارەسەرکردنی ئەم کێشانەکەوێتە ئۆستۆی حکوومەتی هەرێم یاخود حکوومەتی بەغداد لە ئێستادا وڵای خۆی زیاتری لەسەر حکوومەتی هەرێمە ئەگەر حکوومەتی هەرێم ڕاپرسی نەکردایە بەگەشت حکوومەتی بەغداد بکردایە کوردیش بەرەوەسەرە نەهات برا ئیستا من دوو نەخۆشم لەسەر جێگای بۆ خوای بڕاتن دانان کرد مناڵی کۆتا معاشی پێزمەگە مای 500,000 دوو ماگەوەرم نەگرم کرێتی شۆ 150,000 یاڵێ ئەمە چی کێشە چارەسەرکردنیەکە بەڵێ بەڵێ سپاس بۆ هاوژین خان سپاس بۆ پەیوەندیەکەت هاوژین خان بەڵێ بەڕێزان ئەمە شوازای گشتی ڕەو بۆ چوونی هاوڵاتیان بوون لەسەر ئەوەی کە ئایا حکوومەتی هەرێم یاخود حکوومەتی ناوان بەپرسە لە دۆخی هاوڵاتیان بێگومان هاوڵاتیان پیان وایە کە حکوومەتی هەرێم سەرەتا حکوومەتی هەرێم بەپرسە لەوەی کە دەبوو بە شێوازێک سیاست بکات کە لە بەرژەوەندی گەل و هاوڵاتیانی خۆی دابێت و کار بکات لەسەر باشترکردنی ژیانی ئەوان کاک عەلیمان لەگەڵا سلێمانیەوە ئەم کاتت باش کاک عەلی ئەم کاتێ باشتە ڕێزم زۆر سپاس دەکەم کاک عەلی ڕێزی وەڵای منەمێ لێرەوە ڕای دێنم بۆ ئەم میلەتە غەدر لێتداوە بەڵێ ئەگەر بێت و زوو مشۆڵی خۆی نەخوا میلەت بەڵێ ئەمانە لەمە خراپتر بە ئەم خەڵکە سەر لە شێواوەکە بەڵێ پێ دوایە هاوڵاتیان دەبێت خۆیان چارەسەری گرفتەکانی خۆیان کەن خۆیان بەپرس لەم دۆخە بەرپرسیەکەی ئەوەیە هاوڵاتیە بێ خۆی بیکات چونکەم ئەمان تا ئێستا نالێرن نائەوێرن نە لەبەر ڕووی خۆیان ئەم وەسعە ڕوونکەنەوە بۆ خەڵک بڵێن ئێمە ئەمانە بچینەوە پاس حکومەتی عێراقی بەڵێ چونکەم
وا سەرکراون بەرنامەی عەبادی و تورکیا ئەبێ ئەمان عەلەمە کوردیەکەشیان نەمێنێت. بەڵێ داوای لێبرز نەکەم. بەڵێ کاک عەلی وازم سەرمات بووە. ئەفوو کاک عەلی ینی باڵە قوربان. بەڵێ کاک عەلی باشکردنی دۆخی ئێوە لە ئەستۆ کێدایە کێ دەبێت چارەسەری بکات حکومەتی ناوەندی یاخود حکومەتی عێراق بە کورتی ئەگەر وەڵام بدەیتەوە. عێراقی ئەمان هیچیان لەدەستان نەما تازە کورد سەرەی نایەتەوە بڵێ من ئەتوانم ئەو ئیشەکەم کە میلەت لێم ڕازیدە. بەڵێ دەستخۆشی بەرنامەکە. سپاس بۆ کاک عەلی سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی ئەیمێنمان لەگەڵا فەرموو باوکی ئەیمێن. باشتر بۆ بەڕێزم. زۆر سپاس دەکەم باوکی ئەیمێن. دیارە بابەتەکە چۆن بێ هەڵەگرێ مەسەلەی چاکردنی گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان و مەسەلەی بەغدا ئێمە نابێت بەخاتە هەڵدار بکەین چونکە بەغدا لە هەموو وڵاتەکان قەت دەکات بۆی کەوا بگێتەکە خۆی بژێت تاوە بێتەوەی کە ئێمە ئاگاداری 130 میلیارد دینار قەرزداری سندوقی نێودەوڵەتیە بەس لە بێناوچیە لە بێناو ئەوەی کەوا هاوڵاتیانی عێراق بەتایبەتی موچەخۆران و فەرمانبەرانی زۆر باش باوکی من هاوڵاتیانی کورد هەرێمی کوردستان لەسەر حکومەتی عێراقی نیە بۆ حکومەتی عێراقی ناتوانێت یاخود نایەوێت چارەسەری دۆخی ئێوان بکات. برای خۆم حکومەتی هەرێم لەگەڵ چارەسەرانیە حکومەتی بەغا لەگەڵ چارەسەرایە حکومەتی بەغا مەردەکانی خۆی مەردەکانی حکومەتی بەغا حکومەتی هەرێم من نادا لەما سەرۆکی هەرێم ێکمانەیە وتی 25 مان ریفراندۆم دەکەم 26 مان دەوڵەتی کوردی ڕاگەێنم بەڵام نەمانزانی لە قەلانە خۆتانە بین ئەمە یەک کێبینەیەکمەیە هەرچە لە پەیوەندی وە بابەتەکەەوە نییە ئێستا لە ئێستادا خەڵکی حکومات و هاوارەی ناوچەکانی گەرگان و دەوروبەری بوون یەک داوایەکمان لەو بەڕێزانە هەیە هاوارەن بەسەر سەر و بەسەر چاومان بێن ماڵەکانی خۆمانیان بەتۆڵەکەین بەڵام ڕۆژێکە حاڵەتێک ڕووی داوە کە حەزی شەعبی و سوپای عێراق هەڕەشە لە ناوچەکانی گەرگان و گوندەکانی گەرگان و شاری کوفریەکەن من داوایان یەکەم ئەو خەڵکی حکومات و ئەگەر لەسەر کودایەتی هاوارە بوون ئێمەیان خێنە سەر سەر و سەر چاومان ماڵەکانی خۆمانیان بەتۆڵەکەین بەڵام بەدڵنیاییەوە خەڵکی سپاس بۆ تۆ بەڵێ بەڕێزانم بە شێوازی گشتی بۆ چوونی هاوڵاتیان بوو لەسەر ئەوەی کە ئایا حکومەتی هەرێم یاخود حکومەتی ناوەند کامیان بەپرسن لە باشترکردنی دۆخی هاوڵاتیان کە ئێستا لە دۆخێکی زۆر خراپدان نازانن حکومەتی عێراق یاخود حکومەتی هەرێم ژیان و گوزارن ئێوان باش دەکات یاخود نەخێر هیچ کام لەم حکومەتە چکە حکومەتی هەرێمی کوردستان وەکو باسمان کرد داهاتی ناخۆی بە شێوازێک لە شێوازەکان کەمی کردووە مەرزە نێودەوڵەتیەکان زۆربیان داخراون هەروەها فڕۆکەخانەکان داخراون ئێستا تەنها ئومێدێک لای هاوڵاتیان بە حکومەتی عێراقیە ئەوش تەنها قسەی و قسە دەکات کاک عوسمانمان لەگەڵە لە کەڵەکەوە فەرموو کاک عوسمان. باشی برا زۆر سپاس دەکەم کاک عوسمان. ئەو لەسەر بەرنامەی بەڵێ آره والله برا پێشمەرگە بەخدا حالمان گەلک تعنی سەعبانە وەدە دەموچەوە دەکەنە نیموچەشەوە دوو ماگەمە معاشمەوە نەگەدێ ینی دوامانە لا شنگاری بەعانە لە مەحمودێ داوامان یانی گەلک باشتربینە فاوەتی زۆر باش کاک عوسمان حکومەتی هەرێمی کوردستان زۆر جار ناوی پێشمەرگە بەکارهێنێت بۆ مەبەستە سیاسەکانی خۆی پێ دوایە تۆ وەکو پێشمەرگەیت داوا کاریت لە حکومەتی هەرێمی کوردستان چیە پێ دوایە حکومەتی هەرێمی کوردستان بەدڵی تۆی کرد بێ وەکو پێشمەرگەیەک ئەگەر بکرد کاک عوسمان دەنگی تەلەڤیزۆنەکەت کەس بکەیت بەخدا هیچ تازە پێ ناکرێ برامەوە ئەنا ها دەنێ ناوڕۆ سوبەی کۆبینەوە دەکەنەوە دەکەن هەموو حاشا درێ بەخدا هیچیان پێ ناکرێ ساسی ئارێ والله زۆر باش کاک عوسمان دەبێت چارەسەری دۆخی هاوڵاتیان حکومەتی هەرێم بیکات یاخود حکومەتی ناوەندی. بەڵێ سپاس بەڵێ کاک عوسمان پەیوەندیەکەی پشرا بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێ بکاتەوە وەکو پێشمەرگەی گوتی حاڵمان زۆر ناخۆشە و دەبێت حکومەتی هەرێم چارەسەری دۆخی ئێمە بکات یاخود دۆخی ئەوان بکات. بەڕێزان ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجی پێم تیڤی سەرنج و بۆچوونی تێبینیەکانتان بەرنامەکەی من دەوڵەمەندتر بکەن هەروە دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی پەیوەندیمان پێ بکەن پێکەوە گفتوگویەک بکەین لەسەر ئەم تەوەرە یاخود ئەو بابەتەی کە دیاری دەکەین. من هەندێک لەو کۆمنتانەتان بۆ دەخوێنمەوە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک
بۆمان هاتووە هەردی بورهان دەڵێ شتێک نەماوە بەناوی حکومەت چونکە موفلیسە لە دارایی و ئیفلاس لە سیاست بەس خەبیرن لە دزی و دادپەروەری. علی ئەحمەد دەڵێت حکومەتی هەرێم کە تەرخەمە و حکومەتی عێراقیش دەمان چەوسێنێتەوە. عزیز مامن دەڵێت ئەم دەسەڵاتە گەندەڵە دەوێت درێژە بە تەمەنی خۆی بدات کێ زیان دەکات بەلایەوە گرنگ نییە. ئەحمەد ڕەمیاڵ دەڵێت بە دنیاییەوە حکومەتی ناوەند بەپرسە بە حکومی ئەوەی کە مەرکەزە و هێزی هەیە و هاونیشتیمانیانی کورد بە هاوڵاتی خۆی بزانێت دەبێت موچیان بۆ دابین بکات. ئامانج محەممەد دەڵێت حکومەتی کوردی بوونی نەماوە فەشەلی هێناوە حکومەتی عێراقی ئەگەر ئەم دەموچاوانە نەمێنێت ئەوە ڕاستە و خۆ موچە ئەنێرێت. کاک سەرکەوتمان لەگەڵ ڕستێمانیەوە. کاک سەرکەوت دەم کاتت باش. ئەم کاتتان باش. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس کاک سەر. منەڵم کەم تەرخەمی لە حکوومەتی هەرێمی خۆوانە. بۆچی کاک سەر؟ لەبەر ئەوەی تۆ لە پێش هەموو شتێکا بێت ڕێزی خەڵکی خۆت بگریت بە خەڵکی خۆت بکەی ئەنجا یەکێکی تر بەبێ ئەوەی داوای لێ بکەی ئەو یەتە پێشەوە لێت. ئەمان هیچ کۆ حسابی چی کراوە بۆ خەڵک. هەر بۆ نمونە ئێستا قەزای دۆستخۆر ماتوو بزانە چی بەسەرهاتووە چیان بۆ کردووە. باشە کاک سەرکەوت پێ دوانیە باشکردنی دۆخی هاوڵاتیان بەشێکی زۆرشی دەکەوێتە سەر حکومەتی ناوەندی. بەڵێ تەواوە ئەو قسێ زۆر زۆر تەواوە. بەڵام لە پێشە حکوومەتی هەرێم خۆی پاشان ئەو خۆی یەتە پێشەوە لێ لەبەرەوەی خۆی یەک دنیا کێشەی هەیە پێویستی بە تۆشە تۆش پێویستێ بەوە لەبەرەوە لە پێشابێ لێرەوە دەستێ بکرێ ئەمجا ئێمە بین گلەی لێ ناوەند بکەین چونکە ئەگەر بچین بۆ ئەوەتەواتە ئێمە کێشەکانی خۆمان هەمانەیە مشاکلی خۆمان بخەینە ناوەندە و شێڵە بکەین لەو خەڵکە و کێشەکانی خۆمان لەبێ خەڵک بەرین. زۆر باشە کاک سەرکەوت ومێ دەکەی کە حکومەتی هەرێم بتوانێت چارەسەری کێشانە بکات؟ بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک ناتوانێت تەنها ئەم حکوومەتی ئێستا ئەگەر بڵێ ئەم حکوومەتی ئێستا بگۆڕە بە حکوومەتێکی تر ئەوانەی کە ئێستا لانی کەم سنگێکیان هەیە لە بەرامبەرا بۆ نمونە ئەم گروپانەی تر وەکو حیزبی کۆمەڵ و گۆڕان و ئەمانە ئێستا نزیکەی نیوەی خەڵک بگرە زیاتریش ڕووی لەوانە بێن خەڵک تەجروبەیان بکات ئومێدێکە بێت. بەڵێ سپاس بۆ کاک سەرکەوت هیچ ئومێدێک نییە. بەڵێ سپاس بۆ کاک سەرکەوت سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەدمان لەگەڵ ڕستێمانیەوە. کاک محەممەدم کاتت باش. سلام علیکم یاوارە باش عەلەیکم السلام ورحمة الله. باشی زۆر سپاس. عەفو باسی بەغدا دەکەن ئێوە ئەڵێن گوایە حکومەتی ناوەندی کەم تەرخەمە لە هەرێمی کوردستانە. ئێمە پرسیارەکەین کامیان کەم تەرخەمن کاک؟ حکومەتی ناوەندی لە چیا کەم تەرخەمە؟ هیچ شتێکا کەم تەرخەم نییە. کاتێکە ئەو داواگاڵێ ئەو شتانەی بۆ نمونە خاڵە سنووریەکان مەتاڵەکان کەڕێنەوە ژێر دەستی من موچە بوجەتان بۆ نێرن. بۆچی نەکرا؟ دیارە ئەمە کاک محەممەد ئێستا کراوە ئێستامە لە ژێردەستی حکومەتی عێراقی خۆیدایە یعنی بۆ موچە ناتات بۆ ڕەچاوی بار و گوزەرانی ژیانی هاوڵاتیان ناکات. قوربانجان حکومەتی عێراقی ئەوەی کە خەڵک باسێکا یەکجاری بۆ شێوەیە نییە ینی حکومەتی عێراق ئەگەر ملەتی کوردی بە هاوڵاتی خۆی بزانیا دەمێ بۆ مشوری خواردە بوو. ساڵی پێشوو هیچ شتێک نەکراوە یعنی نەشتەر کرابوو نەکەرکووکان هیچ شتێک نەکراوە یعنی باسی کورسی سەرۆکایەتی هەرێم ناکرا لەلایەن بەغاوە باسی ئەوە ناکراتەوە ملەتی کورد چەوساوە هیچ شتێک باز ناکرا. بەڵام ئەمە ئێستا بەڕاستی هەمووی بەس بۆ بژاردنا بەس بۆ بڵێن خەڵکی پێ مەشغوڵەکرێ تا ئەم چەند ساڵەش پێپەڕێژێەوە تا بەڵێ ساڵی داهاتوو 6 موچە ئەیرێ دێکا کە 6 موچە ئەیرێ زۆر باشە کاک محەممەد. باش ئەگەر نەکرا ینی ئەگەر ئەم دەنگۆیانی کە بەغداد باز لەوە دەکات موچە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەنێرێت و کار لەسەر باشترکردنی گوزەرانی ئەوان دەدات ئەگەر ئەمە نەکرا پێ دوایە کێ دەبێت چارەسەری ئەمانە بکات؟ یعنی دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و گوێستا بە نێو موچە و ڕۆبع موچە پاداشتی هەموو هیلاکی ماندووبوونانی هاوڵاتیان بداتەوە کە ئێستا ئەیکەن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و پێ دوایە بتوانێت حکوومەتی هەرێم چارەسەری گرفتی ئەوان بکات.
بەڕێزیان حکومەتی هەرێم لە ڕاستە کەمتەرخەمم بەرپرسیاریشە لە ئاستی ئەوەیە کە چۆنەڵێ کوردی واتەنیاڵە بەرزەی بە منداڵی خۆیان نایەتەوە ئەم بەتەمای ئەوە نییە تا مدەیەکی زۆر لە وڵاتیان بینێتەوە بۆی ئەوە ئاکات تا ئەوەی کە ماوەتەوە 6 مانیان ماوە لە حکومەتە ئەم 6 مان کە دیاری کراوە ئەوە ئەمریکا و کێوشی سیاتونە دەسەخت 8 مانگیان بۆ دانەوە 6 ماوەتەوە ئەم 6 مانگە هەرچێکیان بۆ بکرێت ئەیکەن لەم مدەیە بۆچی با وڵاتی نا بۆ خۆیان لەبەرەوەی ئەم لە ئێستا ئەوە خەڵک بەسەری باش نییە باسی زەڕیباتە لێ باسی زیادکردنی زەریبەی چۆنەڵێ یەکێ دوکانی هەبێ بێتی بەڕاستی پێمان بڵێ تۆ ڕۆژی چەند پەیاکەی بۆی زەری بۆ بازی لێوەرگرن کاتەوە لە حاڵەتێکا زیاتر کوردستان ئەو کاتە پارێکی زۆر زۆریتیان و مشکلەی نەبوو خەڵک یعنی هەر شتێکە پێ بوو دایە بۆ نمونە پارەی کارەبا بۆ بکرا بە دوو قات احتیاجی بوو پارەی زەریبەی مرور بووی بکرا بە دوو قات احتیاجی بوو بەس تۆ لەم حاڵەیە کە خەڵک پارەی پێ نییە ئەمانە چۆنەڵێ زیاتر چەوسانەوەی خەڵکە وای لێ وردە خەڵکەکە ئیتر ئینهیارەکە زۆر باشە کاک محەممەد ڕۆژانەیە ئەپ و یەکشت باسی نەوتەوزەکردن کرا زلان باسی کوتی وڵی ماڵ هەبوو نەوتەکەی وەرنەکرد لە بەرەوەی پارەی پێ نەبووە بەڵێ کاک محەممەد بەڵێ قوربان بەڵێ کاک محەممەد پێ دوایە ئێستا دەبێت کێ چارەسەری ئەم گرفتانە بکات ئەگەر بکرێت بە بەڵێ بە ناوێک وەڵام بدەیتەوە حکومەتی هەرێم یاخود حکومەتی ناوەندی بەڕێز حکومەتی هەرێمەوە هیچ پێی ناکرێت تازە پێشتکە پێی نەکراوە تەواوە دێت چۆنەڵێ ئەو خەمسار بووە حکومەتی عێراقیش خەڵکی خۆی لە پێشترە تاوەکو پێ بەدەمیەمەوە دوای ئەوە ژەما عقوبەیەکە بۆی چۆنەڵێ خەڵک جارێکی دەباتی ڕێکدان دۆ بکە ناوە بکا بڵێ من لە عێراق جیابمەوە يعني أما عقوبية لهرب لأنك حكمة عراقي حكمة هريميش حكمة هريم لبرر مديشي كلمة ونازعني أتوان شش ما نتش كتير حكمة عراقي شو عقوبة وتوسع أنه عقوبة معناها بله سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ زۆر سپاس بەڵە سپاس بۆ تۆ بەڕێزان ئەمە بەگشتی بۆ چوونی هاوڵاتیار بوون کە زۆریان باز لەوە دەکەن کە حکومەتی هەرێمی کوردستان بەرپرسە ئەو دەبێت چارەسەری ئەم گرفتانە بکات ئەو دەبێت گرفتەکانی هاوڵاتیان بەرەو کەناری ئارام بات گرفتەکانیان چارەسەر بکات ڕەوشی ئەوان ئێستا ڕەوشێکی ناهەموار و ناخۆشە نە ئارامێکی پێوە دیارە ئارامیان بکاتەوە بە باشترکردنی خزمەتگوزاری بە دابەشکردنی موچە بۆ چونێک دەڵێت ئێستا حکومەتی هەرێمی کوردستان ئەمەی پێ ناکرێت بۆیە دەبێت حکومەتی عێراقی بکات حکومەتی عێراقی حکومەتی ناوەندی زۆر جارباز لەوە دەکات کە موچە بووجە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابین دەکەن و کار لەسەر ژیانی ئەوان دەکەن باشتریەکەن بەڵام دەبینین لە پەرلەمانەوە بودجێکی بۆ داناوە کە بۆ چونێکی زۆری لەسەر تێبینێکی زۆری لەسەر لەلایەن پەرلەمانتارانی کوردەوە لە بەغداد کە ئەم بودجەیەکەمە بەشی پێداویستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکات بۆیە کاریگەری زۆر و ئەوتۆی نابێت لەسەر ژیانی هاوڵاتیان ینی دەڵێن ئەگەر حکومەتی بەغداد بیەوێت چارەسەری گرفتەکانی هاوڵاتیان بکات بەشە بودجەکە لە ١٧ لە 12.6 بۆیە دەوترێت ئومێدێکی وانییە بۆ باشترکردنی ژیانی هاوڵاتیان کاک دژوارمان لەگەڵ لە کۆیەوە فەرموو ئەم کاتت باشتر بۆ بەڕێز کاک دژوار کاک دژوار پێمەوە بێت پەیوەندەکەی پشڕا بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە بەڵێ خۆشەویستان وری حەمە دەڵێت ئەگەر خەمخۆر بوونایە بەم ڕۆژە نەدەگەشتین باوکی محەممەدمان لەگەڵ لە کەرارەوە باوکی محەممەد ئەم کاتت باش باشتر سلام علیکم زۆر سپاس دەکەم خۆشی بەڵامە دیەکەم بەڵام دلیەکمانشەیە بۆ بەرنامە لەسەر دوو خۆڵماس ناکەن بەڵێ وڵا سەبەر بە تەوەرەکەت ناخەت شتێک نەما بەناوی هەرێم ئەبێ بۆتری ئایەتێکی پاریسیان بۆ خەڵک کردووە لەبەرەوەی حکوومەت نییە بەناوی حکوومەتی کەری و پاریس دەبەری 100,000 و هەر جایشتێکیان ئەجەندای وڵات جێبەجێەکەن و حکوومەتی عێراقیش نییە بەناوی حکوومەت حقیقەت جای وڵاتەکان جێبەجێەکەن بۆ نمونە ئەبوایە فۆزێکی سەرۆک کۆمار بەناو سەرۆک کۆمار بە دوود ئێران و تورکیانیان هێشتا و فۆجە بێ وەردوود کام حکوومەت کێک لێ لە حکوومەت بکە ئێمە ئەمڕۆ 58 ڕۆژە ئاوایی دووس قورماجین هەتا ئەم دەخوا حکوومەتی هەرێم بەتانێکی وە خەڵک دووس نەداوە چما بەناوی حکوومەت یەکێتی و پارتیە هەر ئەوان پیا و ئێران وان پیا و تورکیا
هیچ بەخیان نییە يعني ناو حكومة مير يعني داود عليك ناو حكومة مير بلين يكاديك هاجي بشر يعني عاوز واجي دخلنا هيرن بەڵە سپاس بۆ باوکی محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت کاکسەر هەنگمان لەگەڵە لە هەولێرەوە کاکسەر هەنگ ئەم کات باش کاکسەر هەنگ بەڵێ ئەم کاتت باش پێت وایە حکوومەتی هەرێم یاخود حکوومەتی عێراقی دەبێت چارەسەری گرفتی هاوڵاتیان بکات بەڵێ بەڕێزم ئەوانە لە مێژە حکوومەتی هەرێم لە مێژە سەرماندوویەتی حکومداریان پێ ناکرێ با خەڵک تێبگە ئەمان حکومداری بەوانە ناکرێت بەم شکل و بەم دوومچاوانە حکومداری ناکرێتن ئەوانە ئەوە نیان نەماوە لەسەر حکوم ئەبێ بڕۆن بە هەر شێوەیەک بێ دەبێ بڕۆن ئەوانە هیچیان نەماوە چکە ئەوانە باری خەڵکیان ئەوەندە قڕس کردووە باری خەڵکیان ئەوەندە قڕس کردووە نازم ئەم خەڵکە بۆچی دانیشتووە زۆر باشە کاکسە ڕەنگ بۆچونەکەی کە باز لەوە دەکات حکوومەتی کاتی و ئەوە ینی پێت وایە حکوومەتی کاتی بتوانێت چارەسەری گرفتی هاوڵاتیان بکات باوەڕم پێ بکە هیچیان پێ ناکری ئەوانە تەنها چاوەڕوانی کاتەکەن کاتەکەیان کۆتایی دێتن زۆر سەیرم پێ دێ کە ئەو ڕۆژەی لە 16 ئۆکتۆبەرەوە کە حکوومەتی عراقی هجومی کرد و ناوچە دابڕێنبەرەوەکانی گرتەوە دەستەوە ئەوانە لەناو خۆیان تێک بەرببوون ئەنای بەڕاستی زۆر زۆر عیبە سپاس بۆ هەرو لەم دەفە دەبوو هاوڕێیانی تر لەسەر خەتن کاگاوات لە عربەتەوە کاگاوادەم کاتت باش کاگاوادەم کاتت باش زۆر سپاس ئەمە لە ئەستۆ کیە جەنابەت ماش وەرنەگرتەوە 4 مانگە لە ئەستۆی حکوومەتی ناوەندی یاخود حکوومەتی هەرێمی کوردستان کاگاوات گەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەس بکەیت بەڵێ بەڵێ کاگاوات حکوومەتی خۆمان بەڵێ بەڵە سپاس بۆ کاگاوات سپاس بەڵێ سپاس بۆ کاگاوات سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ سپاس بۆ تۆ کاک محەممەدمان لەگەڵا فەرموو کاک محەممەد کاک محەممەدەم کاتت باش زۆر سپاس دەکەم کاک محەممەد حکوومەتی ناوەندی یاخود حکوومەتی هەرێم کامیان دەبێت بە پرسیارەتی چارەسەرکردنی بار و ژیانی گوزەرانی هاوڵاتیان بگرنە ئەستۆ و چارەسەری بکەن لە قوربان داوەتەوەی دیارە و حکوومەتەکەی خۆمان دەباتیا ژێوی هاوڵاتیان باشکە کەچی پەلەماری هێزی سەربازیشی داموچەکانی یاکەم کردەوە ئەمە تاوەڕۆی شاب بەهێزی پێشمەرگە بۆ ساوی شاب پێ نەماوی بوو وەلعاسب تەواوژی ئومێدی چ بۆ حکوومەتە ئێران مێزی بەڵێ سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت کاک هیوامان لەگەڵ لەتانجەرەوە کاک هیوام کاتت باش کاک هیوا باش کاک محەممەدجان زۆر سپاس دەکەم کاک هیوا من زۆر سپاس دەکەم کاک هیوا حکوومەتی هەرێم دەربارەیان کێشیان حکوومەتە بەڕێیان من خەڵە زوا باشە بەرەسە بەلای خوا باشتر بەڵێ بەڵێ کاک هیوا کێسە زەمانەکە وا لاتۆ لەم کاتەیە خواست دیاتەکەی نەحکومەت بەڵێ بەڵێ کاک محەممەدجان هەر بۆ تەلەفۆنتم با پێیان بڵێم یەک لێشن لە کەناڵەکەتان هەیە بەڵێ ریکلاموستەکەم بۆ نمونە ڕفنی ئافرەتوشتیکە ئێوە خوا بخوا کەناڵێکی ئیسلامی ناگەشتانی کابێ گوناحە بەڵێ سپاس بۆ کاک هیوا سپاس بۆ پەیوەندیەکەت کە لە تانجەرەوە لەگەڵمانە بووی کاک هیوا من ینی تەنها گوێم لە دەنگیە بوو نەمەزانی ینی باس لە چیەکات ساوتێکی زۆر کزیە بوو زۆر بە کەزی دەنگی هاتە لای من سپاس بۆ تۆ کاک هیوا بۆ هیوای جارێکی دیکە بتوانیت پەیوەندیمان پێ بکەیتەوە شوێنەکەت بگۆڕی بۆی بەباشی دەنگی جەنابەت بگاتە لای من و من بتوانم وەڵامت بدەمەوە سپاس بۆ تۆ کاک هیوا بۆ هیوای جارێکی دیکە بتوانیت پەیوەندیمان پێ بکەیتەوە
هەردی بورهان دەڵە شتێک نەماوە بە ناوی حکومەت چونکە موفلیسە لە دارایی و ئیفلاسی لە سیاست کردووە بەس خەریکی دزی و نادادپەروەریە. کاک میرانمان لەگەڵا لە هەولێرەوە. کاک میران ئەم کاتت باش. ئەو کاتە داش ئەم کاتێک لە خۆشی لە شادیدا بێ بەڕێز و سوپاسی کەناڵەکەتان دەسەم دەستەوە بەنسبەت تەوەرەکەت حکوومەتی عێراق بێتاوانە بەڕاستی ئەتوو ناکرێ ئەتوو هیچی لەدەی برێم و چەشم بۆ بنێر ئەتوو خاڵک و مرجەکان و ئەوەی ئێستا دەستی برێم بەسەداگرتێتەوە خوبی بووە. ئێستا ئەتوو خاڵک خارە سنووریەکان و مەتار و هەندێک بیرەنەوت ما ئێستاش لەدەست هەندێک پچەتەیە بەڕاستی تێما من وەکو پێشمەرگەیەک ئێستا نێزیک 6 ڕۆژە زیاترە موچەم وەرنەگرتیە. ئاخر ئەگەر تۆزێک شعوریان هەبی بەڕێزم ئەوە نارێ ئاخر پێشمەرگە 6 ڕۆژەم موچەی وەرنەگرتێ دەبێن وەڵا بە دوومان ئەو قسە دوورە لە ڕاستیەوە بە دوومان موچەک بدرێ کاکەوە 6 ڕۆژی ڕەت بە دوومان زیاترە یعنی کەینێ ئەتوو کەینێ یعنی وەڵاهی برأيي من أو حكومتية جناحات وإيش جناحات بوانا برين حكومات أتولاوي ستة جناح بمافيا ستزوري فرقة أقول مافيا الرئيس ستة. أنا سپاس بو كاك ميران سپاس بو تو بيونديكت كاك ميران ترجمة على قلال السليماني هو فرمو. سلاو له تو ترجمة زو سپاس. سپاس تاكم. والله زانم كمتخني كزني كمتخني خلقك خويتي بله خوش قبوليك تطاو وانت بو كمتخني اگر خلقك قبولينك حكمت كامل حكمت باوە زۆر باشە. تەرزەخان پێت وایە هاوڵاتیان خۆیان دەتوانن کاریگەریان لەسەر ژیان و گوزارانی خۆیان هەبێت بە ئاراستەیەکی باشدا؟ ئێگر حکومەت کارەبای وەزارەتی کارەبای کامێ هیچ وەزارەتێکمانەیە چی مانێ هیچ مانێ خەڵکەکە خۆیەتی خەڵکەکە خۆیان شەپاڵی لێ بەڵێ زۆر باشە تەرزەخان ڕاستی خۆی گەورە تێمان قبوڵ ناکا کاگەیان بەڵێ تەرزەخان یعنی تەقیق قبوڵ بکەین بەڵێ دەخوا فەڕەن خۆی هەر حەقیان لەناو بەرێ. بەڵێ تەرزەخان پێت وانییە حکوومەتی عێراقیش دەبێت مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدات وەکەوەی کە دەڵێت هەرێمی کوردستان لەسەر منە و نابێت لێم جابێتەوە بۆیە دەبێت مافی هاوڵاتیەکانی بدات. پێت وایە دەبێت حکوومەتی عێراقیش پشکی لە چارەسەرکردنی گرفتەکانی هاوڵاتیان بەربکەوێت؟ کاکەجان من باوکی خۆم زڵم پێ بکا و خاکم چ پشتێ ببەست بە بێگان ئەباتی بێگانەیە تۆ ڕقی لە کوردە کاکەجان. بەڵێ دەبێت مەستیقەمان بە باوکی خۆمان دەبێت بە دایکی خۆمان دەبێت بە کەسە نزیەکانی خۆمان بێ نەک بە کەسێکی بێگانە کابراایکی شیعە سڵ لەسەر ڕقی لە ڕقی لە کوردی حتا سرێخان ئەبێت خۆمان ئەوە بزانین. بەڵێ سپاس بۆ تەرزەخان سپاس بۆ پەیوەندیەکەت. کاکەرزانمان لەگەڵا لە ڕانیەوە. کاکەرزانم کاتت باش. ئەو کاتت باش بەڕێزم. زۆر سپاس دەکەم. برا گەورەی بەڕێز دەکەم وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستاشینە حکوومەتی هەرێمی کوردستان چارەنووسی گیان نییە. چارەنووسی حکوومەتی هەرێمی کوردستان بەس بە ڕاپەڕین دێ بکرێت. تێدەگەی هەنیەوە چه حکوومەتێکە چی وجدانێکی وانە و کارمەندان دەکە وانە فەرمانبەران دەکە وانە پێشمەرگەی دەکە هەنیەوە چ کار حکوومەت دەکە ڕەبی ئەو حکوومەتە لە ناو چێ باش دەکە. وەکو کازان لەڕانیەوە عنینە بەڕاستی زۆر دەستگیرانم بە یەکێتی و پارتی ئەگەی دەکەسم لەگەڵ دابێ هەنی ڕاپەڕین دروست دەکە. بەڵێ سپاس بۆ کاکەرزان سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک غەریبمان لەگەڵ لە پێنجۆنە. کاک غەریبم کاتت باش. زۆر سپاس دەکەم کاک غەریب. دەستخۆشی لێکم بۆ تەوەرە جوانە هەڵە بژاردەم ێوارە. زۆر سپاس دەکەم کاک غەریب. سەبارەت بەو تەوەرەی جەناب بە هیوای نە حکوومەتی عێراقین و نە بە حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم شتێک نییە بەلای حکوومەتی هەرێمەوە. من ئەمڕۆ براتووکە چۆتە سنووری باشماخ بۆ ناو مەرجەکە خواگەلێتی لە زەلامی ئاساح لە ماوەی 4 ڕۆژە لە 6 ملیارد دینار تێپەڕی کردووە. تا ئیشەکانیش ئەم موچەیە کەس نازانێت چەنەی پارتی بەرپرسیارە وەکو حکوومەتی هەرێم ئەمنەش یەکێتی بەرپرسیارە لە وەزری هاوڵاتیان یەکێ لە هاوڵاتیان من ئەمڕۆکەی ڕایدارم بۆ پیاوە بار کردووە 160,000 نزیکەی 20,000 کرێ لێسەنەوە 20 لێسەنەوە بۆ بارکردن بۆ لەبەر ئەوەی کە سوتەمەنی نییە و بیسوودێنە بۆ زۆپا. ئەگەر یەکێتی بەرپرس نەبێت 6 ملیارد دینار تێپەڕی کردووە ئایا ئەم پارەیە لە سنووری باشا بۆ کوێ چێ و کێ بەرپرسیارە لێ؟
بەڵێ کاک غەریب پێت وایە کێ بە پرسیارە لەمە ینی تۆ کۆڵەتێک وەڵامت چیە بۆم پرسیاری کە کێ بە پرسیارە حکوومەتی ناوەندی یاخود حکوومەتی هەرێم وڵا حکوومەتی هەرێم بەدوای ئەم پارەیە من بۆ چۆنی من ئەم 6 ملیارە لە ماوەی 4 ڕۆژان 6 ملیار تێپەڕی کردووە قەناعەتم نییە بچێتەوە لای حکوومەتی عێراقی لەم کەناڵەی بەڕێزکردانەوە داواکارم لە مامۆستانی ئاینی داواکارم ئەگەر خەڵگوشاردن هەبوو ئەم سەرە پارە هەڵمە خەڵەتێن بڵند بە هەڵاتیان بە ئیمانە بنیان گوایان ئاوادارە بن سەود لێن بەم حیزبانە یەکێتی بەرپرسە لە سنووری قەزان پێنجوێنە بەڕەسمی تەمەنی نییە بەخوا من خودی خۆم دارم هێناوە دیگەرمیتا بەرە سوپاس بۆ کاک غەریب سوپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سوپاس دەکەم کاک عەلیمان لەگەڵ لە گوێرەوە کاک عەلیەم کات باش کاک عەلیەم کات باش زۆر سوپاس دەکەم کاک کاک عەلی ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزۆنەکەت کەس بکەی کاک عەلی ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزۆنەکەت کەس بکەی کاک عەلی یەک دەقە بەڕێز بەڵێ کاک عەلی ئەگەر پێش شوێنەکەت گۆڕی ژاوەژاوێکی زۆر ئەکاتە لای من کاک عەلی ئەگەر پێش شوێنەکەت گۆڕی بۆی باشی گوێمە سەد جەناب بوو بەڵێ فەرموو کاک عەلی بەڵێ کاک عەلی پێما بێت پەیوەندیەکەی کۆتایی پیاد بە یوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە شوێنەکەی باش نەبوو دەنگی بەباشی ناگەشتە لای من بەڕێزانەمە بەگشتی ڕەو بۆچوونی هاوڵاتیانە لەسەر ئەوەی کە ئایا حکوومەتی هەرێم یاخود حکوومەتی ناوەت کامیان بەپرسە لەسەر دۆخ و ژیانی هاوڵاتیان کە ئێستا لە دۆخێکی خراپدایە موچەیان نیە ئاویان نییە کارەبایان نییە بە شێوازێک لە شێوازەکان نیگەرانن ینی نیگەران لە هەموو ئەو هەڵە سیاسیانەی کە سیاسیەکانمان یاخود چەند کەسێکی بەپرس بە فەرمانی ئەوان کراوە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە سیاسەتی حکوومەتی هەرێم کە ئەم ئێمەی بەم ڕۆژە گەیان هاوڵاتیانمان لە ئەو پەڕی برسێتی و ناهەمواری و ناڕەحەتی و برسێتیدان بۆ هیوایی هاوڵاتیان بتوانن لەژێر سایه یاسا و دادپەروەریدا ژیانی خۆیان بگزێرن بەڕێزان بم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەیەم جاربان تا بەرنامەیەک تر و بێگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم شاد و سەفراز بن خواتان لەگەڵ